سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی کشوەری لە کوردستان، ڕێگری هێزانیەکانی سەقز لە بەڕێوەچوونی مەراسم بۆ قوربانیانی فڕۆکەی ئوکراینی، ژاراوی بوونی 20 قوسابی لە میاندواو، دەست بەسەرکردنی 4 هاوڵاتی لە شارەکانی سەردەشت، مەهاباد و دێولان، سەپاندنی 36 ساڵ زیندان و دوورخرانەوە بەسەر 3 هاوڵاتی خەڵکی یابزانان، خۆپیشاندانی معالیمان و فەرمانبەرانی پەروەردە لە سلێمانی و کۆبوونەوەی دووبارەی خەڵکی عێراق دژ بە سوتاندنی مازۆت. درێژە هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی کشوەری لە کوردستان. ڕۆژی سێشەممە 19 بەفرەمبار خانشینکراوانی کشوەری لە چەند شاری کوردستان وێران دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بەپێ راپۆرسەکان خانشینکراوانی کشوەری لە شارەکانی سنە، کرماشان، ئیلام، ورمێ، یەزد، تاران، قەزوێن، هەمەدان و ئاهواز لە ئەزدۆخی خراپی ژیان و مەعیشەتی بنەماڵەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە. خانشینکراوانی کشوەری خوازیاری چوونە سەرەوەی ئاستی هەغدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵە یەکسانسازی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و چاکسازی لە مەعیشەتی خۆیان و بنەماڵەکانیان بوون. ناڕزایەتی دانیشتوانی گوندی قەرەقشلاق لە سەڵماس. ڕۆژی سێشەممە 19 بەفرەمبار دانیشتوانی گوندی قەرەقشلاقی سەر بە شارستانی سەڵماس بۆ ژارێکی دیکە لە ئاز دامەزراندنی کارگەی خۆی لە زەویە کشتوکاڵەکانیان کۆبوونەوە. بە پێزانیاریەکان هۆکاری سەرەکی دژایەتی خەڵک بۆ دامەزراندنی کارگەی خۆی لە نێوچوونی زەویە کشتوکاڵیەکانیان، لە نێوچوونی لەوەڕگە و باخ و وێرانبوونی ژینگەی ناوچەکە بەهۆی دزەکردنی پاشەڕۆی پیشەسازی بۆ نێو کێڵگەکان و سەرچاوە ئاویەکانی دۆروبەری گونجەکەیە. جێگای ئاماژەیەکە لە کۆبوونەوەیەکەی ئەم جارەدا هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بە گازی فرمێزگڕێژ هێرشیان کردووەتە سەر خەڵکی ناڕازی و کۆبوونەوەکەیان تێکداوە. ڕێگری هێزەمنیەکانی سەرقز لە بەڕێوەچوونی مەراسم بۆ قوربانیانی فڕۆکەی ئوکراینی. هاوکات لەگەڵ چوارەمەین ساڵوەگەری کوژرانی 176 سەرنشینی فڕۆکەی ئوکراینی ڕۆژی سێشەممە 19 بەفرەمبار بنەماڵەی ڕزگار ڕەحیمی چوونە سەر مەزاری کوڕەکەیان لە گۆڕستانی شانازی سەقز، بەڵام لەلایەن ناوەندەمنیەکانەوە بەڕێزیان پێکرا. بە پێزانیاریەکان ناوەندەمنیەکان گۆڕستانی شانازیان گەمارۆدا و هێزەکانیان لە نێو گۆڕستانەکەدا جێگیر کردبوو. کاتێ بنەماڵەی ڕەحیمی گەیشتنە گۆڕستانەکە، هێزە لیباس شەخسیەکان بێڕێزیان بەو بنەماڵە و خەڵکی بەشدار کرد و وتیان مافی ئەوەتان نییە پۆستەر دابن و جەنگ بڵاو بکەنەوە، جگەل لە قورئان مافتان نییە هیچ شتێک بخوێنن. ڕزگار ڕەحیمی خەڵکی سەقز و فەریدە غۆڵامی هاوژینی خەڵکی شابات لەگەڵ کۆرپەڵەیەک و منداڵێکی 4 ساڵ تەمەن بە ناوی ژیوان یەکێک لە بنەماڵە کوژراوەکانی فڕۆکە ئوکراینیەکە بوون. تەرمی ڕزگار ڕەحیمی لە گۆڕستانی شانازی سەقز و هەروەها تەرمی فەریدە غۆڵامی و کوڕا 4 ساڵانەکەیان ژیوان بەهۆی لەدایکبوونیان لە کرماشان لە گیلان غەرب بە خاک سپێردراوە. ژاراویبوونی 20 قوتابی لە میاندواو. ڕۆژی سێشەممە 19 بەفرەمبار 20 قوتابی لە یەکێک لە مەدرسەکانی ناوچەی چواربۆرج لە شارستانی میاندواو بەهۆی خواردنی شیری ماوە بەسەرچوو ژاراوی بوون. بە وتەی سەرۆکی کۆلێژی زانیاری پزیشکی و بەهداشتی میاندواو، بەهۆی دابەشکردنی شیری ماوە بەسەرچوو لە نێو قوسابیانی یەکێک لە مەدرسەکانی ناوچەی چواربۆرج لە شارستانی میاندواو 20 قوسابی ژاراوی و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کران. بە پێزانیاریەکان زۆربەی قوسابیان پاش وەرگرتنی شارەسەری پزیشکی مەرەخەسکراون و لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە. دەست بەسەرکردنی 4 هاوڵاتی لە شارەکانی سەردەشت، مەهاباد و دێولان. ڕۆژانی دووشەممە و سێشەممە 18 و 19 بەفرەمباری 1402 4 هاوڵاتی بەناوەکانی کەریم سەنگەری، دڵشاد مەحەممەدی، سیامەند مینە و شاهین غەفوری لە شارەکانی سەردەشت، مەهاباد و دێولان لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکراون.
ڕۆژی سێشەممە هێزەمنیەکانی مەهاباد هەڵیان کوتایە سەر ماڵی کەریم سەنگەری لە گوندی قەرەشەڵاق وان ناوبراویان دەست بەسەر و وێ ڕایپێشکردنی ماڵەکە دەستیان بەسەر هەندێک کەلوپەلی شەخسی ئەو هاوڵات تێدا گرت. هەروەها ڕۆژی دووشەممە هێزەکانی ئیتلاعاتی سەردەشت بەبێ بەڵگەی قەزایی و بە شێوەی درڕندانە دڵشاد محەممەدی کرێکاری شاغڵ لە شارەزاریان دەست بەسەر کرد. بە پێزانیاریەکان ناوبراو دوای بڵاوکردنەوەی پۆستێکی ناڕزایەتی سەبارەت بە کوشتنی بەرزین حەمزەزادە لە لاپەڕەی ئینستاگرامی خۆی لەلایەن هێزەکانی ڕۆژیمەوە ڕەفێندراوە. لە لایەکی دیکەوە ڕۆژی سێشەممە گەنجێکی خەڵکی مەهاباد بە ناوی سیامەند مینا لە هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و کەلوپە لە شەخسیەکانی زەوت کرا. لە شاری جێولان مامۆستایەکی زانکۆی ئازادی قۆڕوا بە ناوی شاهین غافوری بەهۆی ڕەخنەگرتن لە مەراسمی قاسم سوڵەیمانی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود. شەوی دووشەممە 18 بەفرانبار کۆڵبەرێکی خەڵکی سەلاسی باوەجانی بە ناوی ئەمیر ئێلاهی تەمەن 25 ساڵ بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە سنووری نەوسود بریندار کرا. بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز کۆڵبەرێکی خەڵکی سەلاسی باوەجانی بە ناوی ئەمیر ئێلاهی بە فیشەکی جەنگی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی لە سنووری نەوسود پێکراوە و باومەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەی جوان ڕۆکراوە. بە پێزانیاریەکان دۆخی تەندروستی ئەو کۆڵبەرە ناجێگیرە. سەپاندنی 36 ساڵ زیندان و دوورخرانەوە بەسەر 3 هاوڵاتی خەڵکی ئابدانان. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران ڕۆژی دووشەممە 18 بەفرانباری 1402 دەستگای قەزای ڕژیم لە پارێزگای ئیلام 3 دەست بەسەرکراوی شۆڕشی ژینای بە ناوەکانی ناسر ڕەزایی، محەممەد حوسێن حاسڵی و وەحید چاوەران سەرجەم بە 36 ساڵ زیندان و دوورخرانەوە لە زێدی خۆیان مەحکوم کردووە. بە پێ حکمی دادگا وەحید چاوەران بە 12 ساڵ زیندان و دوورخرانەوە بۆ زاهیدان، ناسر ڕەزایی بە 12 ساڵ زیندان و دوورخرانەوە بۆ کرمان و محەممەد حوسێن حاسڵی بە 12 ساڵ زیندان و دوورخرانەوە بۆ مەشهەد سزادراون. جێگای ئاماژەیەکە ئەو 3 هاوڵاتیە لە سەردەمی شۆڕەشی ژینا دەست بەسەر و پاش ئەشکەنجەی سەخت ڕەوانەی زیندانی ئیلام کران. خۆپشاندانی مەعەلیمان و فەرمانبەرانی پەروەرزە لە سلێمانی. ڕۆژی سێشەممە 19 بەفرانبار مەعەلیمان و فەرمانبەرانی بەشی پەروەرزە هەرێمی کوردستان لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی جەخوازیەکانیان لە شاری سلێمانی ڕێپێوانیان ئەنجامدا. بە پێڕاپۆرسەکان خۆپشاندەران چوونەسە بەردەم دەستگای دادوەری و پارێزگای سلێمانی و خوازیاری جێبەجێکردنی جەخوازیەکانیان بوون. مەعەلیمانی هەرێمی کوردستان لە ئاستنەجانی چەند مانگ هەقدەست و مەزایە ناڕازین و داوات دەکەن گرێبەستەکانیان بگۆڕدرێت بۆ هەمیشەیی و پلەکانیان بەرز بکرێتەوە. شاینی باسەکە ئەم خۆپشاندانە گەورەیە پاش بەڵێنەکانی وەزیری پەروەرزەی هەرێم ئەنجامدراوە. وەزیری پەروەرزەی هەرێمی کوردستان پێشتر بەڵێنی دابوو کە جاخوازی مامۆستایان و کارمەندانی پەروەردە جێبەجێ بکات، بەڵام هێشتا بەڵێنەکان نەچووەتە بواری جێبەجێکران و مامۆستایانیش دەوامیان بایکۆت کردووە. درێژە ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە مەعدەنی تەزرێ دامغان. کرێکارانی شاغڵ لە مەعدەنی تەزرێ دامغان ڕۆژی سێشەممە 19 بەفرانبار لە ناڕزایەتی بەکردەوە دەرنەهاتنی بەڵێنەکانی خاوەنکار دەستیان لە کارکێشایەوە مانیان گرت. بە پێزانیاریەکان کرێکارانی شاغڵ لە مەعدەنی تەزرە خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، زابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و بردنە سەرەوەی ئاستی حەقدەست بە پێهێڵی هەژاری بوون. بە وتەی کرێکاران 10 ساڵ لەوبەر گەڵاڵەی ڕیزبەندی پێشەکان بۆ کرێکارانی ئەو مەعدەنە بە شێوەی نیوەچەڵ جێبەجێکراوە، بەڵام ڕێژەی حەقدەستیان لە چاو کرێکارانی مەعدەن لە ناوچەکانی دیکەی ئێران زۆر کەمترە. خاوەنکار پێشتر بەڵێنی دابوو کە حەقدەستەکانیان بباتە سەرەوە، بەڵام بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە. کۆبوونەوەی دووبارەی خەڵکی عێراق دژ بە سووساندنی مازۆت.
ڕۆژی سێشەممە 19 بەفرانبار کۆمەڵێک لە دانیشتوانی شاری عێراق بۆ جارێکی دیکە لە ناڕزایەتی بە سووساندنی مازۆت لە وزەخانەیە و شارە کۆبوونەوە. ئەمە سێهەمین جارە خەڵکی عێراق دژ بە پیسبوونی هەوا ناڕزایەتی دەرئەبڕن، بەڵام دوو جاری پێشوو هێزە ئەمنیەکان پاش نیو سەعات کۆبوونەوەکان تێکدا بوو. ناڕازیان با کۆبوونەوە لە بەردەم باخی ملی عێراق خوازیاری کۆچایی هێنان با سووساندنی مازۆت لە وزەخانەکان و بایەختان بە تەندروستی خەڵک بوون. لە سێدارەجانی دوو بەندکراو لە زیندانی قزڵ حەساری کەرەج. بەیانی سێشەممە 19 بەفرانبار حکمی عەزامی دوو بەندکراو بە ناوەکانی محەممەد عەلی میرزایی و مەحموود میرزایی خەڵکی نورابادی لۆڕستان لە زیندانی قزڵ حەساری کەرەج جێبەجێکرا. بە پێزانیاریەکان محەممەد عەلی میرزایی و مەحموود میرزایی پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوون. ڕۆژی دووشەممە ئەو دوو بەندکراوە ڕەوانەی بەندی تاکە کەسی کران و بەیانی سێشەممە سزاکەیان جێبەجێکرا. دووە هەواڵ سەپاندنی سزای زیندان بەسەر مهدی یەراحی هۆنەرمەندی دژبەری نیزام. مهدی یەراحی هۆنەرمەند و گۆرانیبێژی خەڵکی تاران لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 2 ساڵ و 8 مانگ زیندان و 74 زەربەشە لاغ مەحکوم کراوە. مهدی یەراحی ماوەیەک لەوەبەر گۆرانیەکی بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕەشی ژینە خوێند و پاش بڵاوبوونەوەی موزیکەکە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەی زیندان کرا. زەهرا مینووی پارێزەری مهدی ڕایگەیاندووەکە ئەگەر ئەو حکومە لە دادگای پێداچوونەوە پەسەند بکرێت زۆرترین سزا واتە 1 ساڵی بۆ جێبەجێ دەکرێت. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.